بتپەرستیە دەبێ شەد و ڕیحالمان بۆ خوا بێ نەک بۆ لای قەبرێک بێ بۆ لای جەنازەیەک بێ بۆ لای مردوویەک بێ بۆ لای پیاو چاکێک بێت. کاتێک ئەو جیلە چەند ساڵێک ئاوها بەردەوام بوون ئەوجا پێیانی وت وەسەموهم بئەسمائیهم و ناوی ئەو پێنج پیاو چاکەی لێ بنن بتەکان ود و سواع و یەغوث و یەعوق و نەسر وقد أضلوا كثيرا خوای تعالی فەرمێ خەڵکێکی زۆریان گومڕا کرد لە خشتەیان برد لە ڕێگای ڕاست دەریانی کرد. ئەمڕۆژ ناوەکانی ئێمە ئەو قەبرانەی کەوا ئەپەرسترێ جگە لەخوا ئەو شەخص پەرستی کەوا ئەمڕۆ لە کۆمەڵگای ئێمە بڵاوە إن هي إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان أو ناوى نخوما ناوما ناوى أما غوثي قيلانية أما دسوقية أما بدوية أو الرفاعية أو إمام هوايا أو كاق أحمدي شيخة أم ناوى نخوي تعالى فرمي من لقرآن باسم نكردو إيو بشن داوى لوانا بكن حيوان بو أوانا سربرن پشت بوانا ببستن هاواريان بكني نا ئەمانە ئێوە خۆتان ناوتان ناوە ئێوە خۆتان بەرنامەتان داڕشتەوە کردوتانە بە شەریعەت و یاسا بەڵام من باسم نەکردووە و ڕازیش نیم بەوە ولا يرضى لعباده الكفر ئەمە لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە خۆمان ناومان ناو و بەناوەی چی بەناوەی پیاوچاکی و شەفاعەت و تکامان بۆکەن لە کاتێکە ئەمە کوفرە ئەمە شرکە ئینسان لە بازنەی ئیسلام دەرەکاتە دەرەوە ئەوە عەقیدەی قەومی نوح بوو کاتێ بتپەرستیان کرد ئەو جیلە چەند سەدەیەک وا ڕۆشت کاتێک اختیارەکان تەمەنیان بوو ئەو جیلە هەمویان وفاتیان کرد جیلی تازە هات شەیطان هات بۆ لای جیلی نوێ جیلە تازەکە مناڵەکانیان گەنجەکانیان وتی ئێوە ئاگاتان لێ نییە ئەم بتانە وەختی خۆی باو باپیرانی ئێوە ئەیان پەرست ئەچون بۆ لای کاتێک وشکە ساڵی بۆیە بێ بارانی بۆیە داوایان لیان نەکرد حاجەتێک و پێداویستیەکیان هەبوایە حەیوانیان بۆی سەربڕی هەر وەکو چۆن ئێستا ئەم شرکە ئەم کوفرە ڕیشەی کێشاوە لە کۆمەڵگای ئێمەش هەتاکو ئێستا کە خەڵکێکی اعتیقادی وایە هەتاکو جارێک هاوارەکاتە خوا دەجار هاوارەکاتە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم هەتا جارێک لە خوا داواکە چەند جار داوا لە شێخ عەبدولقادر گەیلانیە کە ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت شەیطانات فێڵی کرد لەو قەومە وتی باو باپیرانی ئێوە هاواریان نەکردە ئەمانیان وەکو وەسیلەیەک بەکارهێنا ئێوە تاوانبارن ئێوە ناتوانن ڕاستەوخۆ لە خوا داواکەن هەروەکو چۆن ئەمڕۆ خەڵکانێک شێڵێ وەڵی کاکەوە نە تاوانبارم من تەریقم ناتوانم لە خوای گەورە داوا بکەم بۆیە ناچارە بێ بچم بۆ لای پیاوچاشێک داوای لێ بکەم ئەو شەفاعەتم بۆ بکا و تکام بۆ بکا لای خوای تەعالی تەشبیهی خالقەکە بە مەخلوق دەڵێت چۆن ئەگەر بمەوێ سەردانی مەسئولێ بکەم ڕاستەوخۆ ناتوانم بچم بۆ لای ئیلا بێ لە ڕێگای سکرتێرەکەیەوە بە یان لە ڕێگای حیمایەکەی بێت باشە تۆ خوایەکی عادلی دادپەروەر تەشبیهێکەی بە ئینسانێکی مەسئولی ظاڵم ئێوە زوڵمە تۆ چۆن خوای گەورە تەشبیهەکەی بە خالقێک تەشبیهەکەی بە مەخلوق پاشاندا خوای تەعالی لە قورئانە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أي محمد صلى الله عليه وسلم ئەگەر ئەو خەڵکە داوا لە منەکەن پرسیارت لێەکەن سەبارەت بە من دوورم یاخود نزیکم من زۆر نزیکم فإني قريب أجيب دعوة الداعي إذا